لێرە یەکەم نقطە کە ئیتیفاقیان کردو چەند خاڵێک زۆر ضروري سەرنجی بدەین. یەکەم، محەممەد بن عەبدولوهاب رحمه الله گەڕاوە بێعەت بدا بە چێ؟ نەک گەڕابێ بڵێ بەیعەتم بدەنێ بۆ ئەوی دینەکە سەرخەم. ئەمە خاڵی یەکەمە کە پێچەوانەی سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بچوایە کە تەشریفی برد بۆ تائیف و فەرمووی دعوەکەم ئەمەیە، مناسەرەم بکەن وەرن بە دەنگمە و بەیعەتم بدەنێ لەسەر سەرخستنی دینی خوا، کەس نەهات بە دەنگیەوە و بەردەبارانیشیان کرد. ئەگەر بی فەرموایە قوڕەیش وەرن بەیعەتتان بدەمێ لەسەرەوەی کە ئێوە سیادە و دەوڵەتە کار بەدەست ئێوە بێ و بەرفراوانتر بن، هەموو قبوڵیانە کرد. بە هەر قەبیلەیەکی زەعیفیشی بوو تا قەبیل قبوڵیانە کرد. کەوابوو نقطەی یەکەم دۆڕاندنی قووەتی دینەکە لێرایە کە محەممەد بن عەبدولوهاب لە سەرەتاوە بڕیاریدا قووەتی خۆی بخاتە بەردەستی کابرایەکی تر کە پێشتر حکمی بغەیری ما ئەنزەلە الله کردو، کە پێشتر زەریبەی لەسەر خەڵکی دانا وەکو مەلاک و ئاغا و دەرەبەجێک ژیان. دعوەتەکەی خستۆتە پاڵ ئەو لە خزمەتی ئەویشە. بۆیە بە درێژایی تاریخی محەممەد بن عەبدولوهاب و ئەولاد و ئەحفاد و تەلەبەکانی ئەم دعوەی وەهابیەتە لە خزمەتی ئال سعودا بوو. بۆیە نابێت گلەیلەوە بکەین بڵێن ئال سعود ئێستا مجرم و کافر و منحەریفن و ڕۆیشتون و لایەندا. لە سەرەتای یەکەمەوە ئەم بانگەوازەوە هاتوو. لە سەرەتای یەکەمەوە دین و دەوڵەت لە یەکتر جودا بوون. لە سەرەتای یەکەمیشەوە محەممەد بن عەبدولوهاب باوەڕی وا بوو کە ئەوانەی ئەیان کوژە کافرن و مشریکن و سەرۆت و سامانیشان غەنیمەتە. بۆیە ئیبن غەنامیش و ئیبن بیشریش هەردووکیان کە باسی غەزوەکانەکەن، جا ناویشێنە غەزوو، ئەو فیتنەی کە ڕوویداوە لە نێوانی مسلمانانە لەو سەردەمەیە بە غەزو حسابی کردو، ئەوەی کە زۆریش فەخری پێوەکە و سەربەرزیە، بۆی باسەکاڵە 3000 حشترمان لە فڵان شوێن هێنا. دوای باز لە غەنایمەکانی ترە کاتۆ کە چۆن هاتۆتە بەردەست و چۆنان تەوزیع کردوت. ئەمە نقطەیەکی زۆر جەوهەریە کە لەبەر چاومان بێت.